خاڵێک زۆر گرنگە لێرە ئەوەیە کە ناشێ لەمەوە کە باسکرا کەسانێک وا تێبگەن کە ئیسلام بانگەوازێکی ئاشتیانە نییە بۆ خەڵکی. نا، ئیسلام خۆی داوای ئاشتیەکە، بەڵام لە ڕوانگەی تایبەتی خۆیەوە و بە پێناسەی خۆی، نەک بە پێناسەی کەسانی تر و لایەنی تری تەرەفداری تری دوژمن بەسەریا فەرزکەن و بڵێ نەبێ ئێوەش ئاوا باوەڕتان بە ئاشتێکە. ئیسلام ئەمان و ئاشتی و بەزەی و خێری بۆ هەموو مرۆڤایەتیە بێ، بۆ ئەوە هاتووە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. هەر بە ڕەحمەت و بەزەیەوە تۆمان بۆ هەموو جیهانیان ناردووە. الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور. خوای گەورە سەرپەرشتیاری دڵسۆزی ئەو کەسانەیە کە باوەڕیان هێناوە لە تاریکیەکانەوە دەریانهێنێت و یان خاتە سەر ڕێبازی ڕاست و ڕووناک. یانە فەرمێ ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها. دوای ئەوەی بە پەیامی خوای چاکسازی لەسەر زەویا کرا و ئاوەدان کرایەوە ئێوە خراپەکاری تیا بڵاو مەکەنەوە. یان خوای گەورە فەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي. خوای گەورە فەرمان بە دادپەروەری و چاکەکاری و هاریکاری کەسوکار و کۆمەڵان و گەلانەکە و بەرهەڵستی لە خراپەکاری و ناپەسەندی و دەستدرێژیەکە. ئیسلام کە خۆی بەرگری لە دەستدرێژیەکە حتمما دەستدرێژیکردنیشی پێڕەوانی. لە ئیسلامە ئەمە واتای ئاشتیە، ڕەحمەت و بەزەیی بەرامبەر خەڵکی و هەوڵدان بۆ هیدایەتدانیان، بۆ قوتارکردنیان لە تاریکی و لە گومڕایی و لە بزربوون و هەروەها ڕێنیشاندانیان بەرەو ڕێبازی ڕاست و دروستی خواویستی و بەرەو نووری خوایی و بۆ قوتارکردنیان لە کۆیلەی و زەلیلی و زەبوونی و نەبوونی و هێنانیان بەرەو سەربەستی و عزت و سەربەرزی و نان و ئەمانەکە لە بەندایەتی خوای تاک و پاکە وەریەگرن. ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. ئەمە یەکە ئەم خەڵکە بانگەکرێ بۆ ئەوەی کە وەرن هۆ ئەهلی کیتاب، وەرن با لەسەر ئەوە ڕێکەوین کە کەس لە جاتی خوای گەورە دانەنین کە یاسا و ڕێسای و بەرنامەمان بۆ داڕێژێت و ئێمەش ملکەچی ببین تاکو بۆی ببین بە کۆی لە بۆی ببین بە عەبد، با تەنها خوای تاکو تەنها بپەرستی. ئەم ئیسلامە ئەمە داواکە لە خەڵکی، بەڵام لە هەمان کاتە لەو کاتێک کە هێز و دەسەڵاتی هەیە و لەشکری ئیسلامی هەیە و خەلیفە هەیە و دار الئیسلام هەیە و دەنان و ئەمانێکی زۆر هەیە و واریداتێکی زۆر هەیە و کۆمەلگەکە کۆمەلگەیەکی سەربازیانە پەروەردە بووە و جیهادیە و مەبەستیشی هیدایەتدانی ئومەتانی تر و خەڵکانی ترە، معنای وانیە ئیترە بێت جیهادی تەلەب بوەستێنێ. بەڵام ئەو کاتانەی کە لاوازن خەلیفە هەیە دار الئیسلام هەیە بەڵام لەشکرەکە زەعیفە، یان بەرژەوەندی ئەهلی ئیسلام لە شتێکایە کە ڕێکەوتنەکە ببێت. تەکیدە دیسان تەکید لەمە بکەینەوە هەمیشە بڵێن لەم کاتانەیە کە مسلمانان لاوازن، ئەگەر وەکو تاک و کۆمەڵ لاواز بوون فەرزی عەدادەکە لە سەریان واجبە بێتەوەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی لە مجەلەدی 28 مەجموعی فتاوایە. ئەگەر إذا سقط للعجز، يعني ئەگەر فەرزەکە بەسەبەبی فەرزی جیهادەکە بەسەبەبی دەسەوسانی و لاوازبوون و کزبوونی مسلمانان پەچی کەوتون نەما، وەکو ئێستای کوردستانی ئێمە بۆ نمونەکە پێشتر بزوتنەوەی ئیسلامیمان بە چەکداری هەبوو، ئیعدادەکە لە سەرمان فەرزە بێتەوە. ئەم ئیعدادە ئەم ئامادەسازی ئیمانیە، ئامادەسازی شەرعیە، ئامادەسازی بەدەنیە، ئەنجا ئامادەسازی پیا و چەک و سامانە و دروستکردنی ئەو مەوایەیە کە مسلمانان نەتوانن بچنە ناوی، کە لە تەفسیلاتی باسی مەوایە باسمان کردووە. کەوا بوو ئیسلام ڕێ لە خراپەکاری و بەدی و ناڕەواییە گرێ، جەهادەکەشی بۆیە فەرز کردو تا مسلمانان لەژێر تین و فشارە مەحروم نەبن، تا لەژێر ئەشکەنجە و ناسۆرە دینەکان لەبەردا نەماڵڕێ، تا سوکایەتی بە دینەکەیان نەکرێ، و بۆیە فەرزیشی کردو کە خۆیان باڵا دەست بن حتى لا تكون فتنة ويكون الدين كله لله، تا دەسەڵاتی دینەکە سەروەری شەرعەکە تا کە باڵا دەست بێ لەو شوێنەیە کە دارالئیسلامی تیا دروست کرد، لەو وڵاتەیە کە مسلمانانی لێ ئەژین. ئەمە ئەسڵی مەبەستەکەی و جیهادەکەش ئەبێ بۆ ئەوە بکرێت کە سەروەرێتی شەرع بێنێتە دی.